حکومەتی تاوانبار. لە هەر وڵاتێکدا کە حاڵەتەکان بوون بە دیاردا، لە زۆربەی پرسەکاندا دەسەڵات تاوانبارە و خەڵک دەبێت دەسەڵاتی تاوانبار بەچۆ بتابێنێ. جا ئەو دیاردانە لە وڵاتێکی خوازەکەری دێموکراسی وەک ئەمریکا بێت یان وڵاتێکی تۆتالیتەری وەک ئێران. دەسەڵات لە پرسەکانی وڵاتدا ڕۆڵی سەرەکی دەبینێت و سیاسەت و بڕیارەکانی کاریگەری ڕاستەوخۆیان لەسەر لێکەوتەکانی بۆ کۆمەلگا هەیە. سەرچاوەی دیاردەکان لە کۆمەلگادا ئەگەر زەڕەبینی پشکنینی بۆ بکرێ دەگاتەوە بۆ حکومەت و سیاسەتەکانی. لە ئێراندا زۆربەی ئەو ڕووداوانەی کە لە وڵاتانی تردا وەکو حاڵەت بوونیان هەیە بوونە بە دیاردە و گرنگیەکی ئەو تۆش لەلایەن خەڵکەوە بە سەرچاوەی خۆکێنەری ئەو دیاردانە نادرێت. بۆیە دەسەڵاتی ئێستای وڵاتی ئێران توانیوێتی لەسەر حکم بمێنێتەوە. بۆ تاکێک کە بیر بکاتەوە دەردەکەوێت کە لە نێوان ڕەگەز پەرستێکی ئەمریکای دژە ڕەشبێست و فارسێکی فاشیستی ئێرانی کە دەیان ئەفغانی لە ڕووباردا بێت جیاوازیەکی ئەوتۆی نییە، جگەلەوەی کە حکوومەتێک دان بە هەڵەکەی دابنێ و حکوومەتێکی تر پشتیوانی لە فاشیزم بکات و ڕووداوەکە ڕەت بکاتەوە. هەژاری خەڵکی ئێران و بە تایبەتی پێشپێگرتنی گەشەی ئابووری و بەرهێنەری لە پارێزگا کوردنشینەکانی ئێران لەلایەن دەسەڵاتدارانی ناوەندیەوە وەکو پیلانێکە بۆ ئەوەی خەڵکی ڕۆژهەڵات لە هەژاریدا بهێڵنەوە. ئەم شێوازەی هەڵسوکەوتکردنەی دەسەڵات بۆتە هۆی ئەوەی کە خەڵکی کورد لەبەر هەژاری و نەداری ڕووبکەنە کارێکی وەکو کۆڵبەری یان ناچار بن کوردستان جێ بهێڵن و بۆ کارکردن ڕوو لە پارێزگا فارزنشینەکان بکەن. لێکەوتەی کۆڵبەریکردن و جێهێشتنی کوردستان دەرەنجامەکەی توانەوە و کوشتنیان لەسەر سنوورەکانە. ڕوونەکە دەسەڵات بە سیاسەتەکانی پێکێنەری ئەم دۆخەیە و قاتڵ و تاوانبارە. بەدەیان دیاردەی تری وەکو خۆکوشتن و خۆسووتاندنی ژنان کە ڕۆژانە ڕوودەدەن زۆربەیان لەبەر هەژاری دەستکرد و بێتوانایی دەسەڵاتە لە هەمبەر هێنانی کولتورێکی سەردەمیانە بۆ لەناوبردنی بیرکردنەوەی کۆن و دژە ژن. ئەوە ئەرکی حکومەتە کە دەبێت خاوەنی پلان و سیاسەتێک بێت کە خەڵکەکەی لە ئاسوودەی دابژین و حەز بە بەختەوەری بکەن. بەڵام لە ئێراندا سیاسەت و کردەکانی حکومەت بۆتە هۆکاری زیادبوونی گەندەڵی، هەژاری و مانەوە لە کولتورێکی دواکەوتوودا. حکومەتی ئێستای ئێران ڕاستەوخۆ و ناڕاستەوخۆ بەرپرسیارە و تاوانباری سەرەکی لە پێکهاتنی دۆخی خراپی ئێستای وڵاتە کە کۆتای هاتنی ئەم دۆخە و سزادانی تاوانباران وەک لە سەرەتادا باسکرا بەدەستی خەڵک دەکرێت.